هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان سەرتاسەری عێراق بە ناوچە دابڕێنراوەکانیشەوە ئەنجام دەدرێت لە ناویشیاندا کەرکووک کە ئایا ئەم هەڵبژاردنە وەکو دەڵێن چارە نووسازە دەتوانێت باری گلاوی کورد ڕاستکاتەوە دەتوانن حیزبە کوردستانیەکان بە یەکەوە بە یەک لیست بەشدار بن یاخود ناوەکو چۆن پەرتەوازن لەوێش هەر بە پەرتەوازایی بەشدار دەبن ئەمانە کۆمەڵێ پرسن ئایا کورد دەتوانێت پۆستی پارێزگار بەدەست بێنێتەوە یاخود نا لەگەڵ ئەو هەموو تعریبەی کە لە کەرکووکیش کراوە ئێمە لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر و پرسی زیاتریش دەکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر کەمال کەرکووکی بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی کەرکووک گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە کاک دکتۆر کەمال شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشەی ژووری هەواڵی کوردستان 24 بۆ خۆت باش دەزانی ئامادەکاری لایەنە سیاسیەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەستی پێکردووە بەڵام پرسیار ئەوەیە بۆ هەموو لایەنە کوردستانیەکان لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ بەشدار نەبوون پێشەکەی سەڵاو بۆ کەسوکاری شەهیدە سەربەرزەکان و شەهیدانی ئەنفال سەڵاو بۆ ڕۆحی پاکیان لەم شەوە پیرۆزە سەڵاو بۆ خوشکوبراکانمان کە ئێستا لە حەجن ئومێدەوارین حەجیان قبول بێ و بە سەلامەتی بگەڕێنەوە سەرخاکی کوردستان و ناوچە کوردستانی دابراوەکان بە سەلامەتی بێنەوە سەڵاو بۆ ئێوەی بەڕێزیش بەنسبەت ئەم بابەتە زۆرە وترێ زۆر ئەو ڕژێندرێ ئەگەر کەمێ بڕۆینە دواوە یعنی هەموو بە ئینشاءالله و یاخوا ببێر هەرچەند هەموو شتێک لە دەستخوا گەورەیە بەڵام ئێمە پێش خیانەتی 16 ئۆکتۆبەر یەک بوون مەحافزین کورد بوو 26 کورسیمان هەبوو لە کۆی 41 کورسی لە پارێزگا ینی کورد یەک ڕیز بوو یەک لیست بوو دەستپاڵا بوو دەستگا ئەمنیەکان ئیدارە زۆربەی لە دەست بوو بەڵام کێ بوو خیانەتی کرد یعنی ئێستا ئەوەی منە بیستم لەم ڕۆژانەوە ئیمڕۆژ مناقەشەیەکی زۆرمان لەسەری کرد یەکریزی ئەوە نییە تو هەموو تێکەڵکەی و بیهێنی بڵێ ئەمە یەکلیستیە و ئێمە ئاوا دەنگ دێنین ئەوە غاڵەتە لایەنە دڵسۆزەکان لایەنە پاکەکان ئەوانەی بۆ کوردستان کارەکان حتا یەکێتیش ئەوانەی لە ناو یەکێتی مارانگەزی ئەو تاخمەی خیانەت 16 ئۆکتۆبەر بوون ئەمانە هەمویان پێویستە پاک و خراپ لە یەک جیا بکەنەوە پێویستە دڵسۆزەکان یەک بگرن پشتیوان یەک بن پشتیان بە خەڵکی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی کوردستان قایم بێتن زۆر بتەو بێ چونکە خەڵک دڵسۆزە ینی شەکمان لەوە نییە خەڵکی کوردستان خەڵکی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان زۆر پاکن زۆر دڵسۆزن ئەزانیش کێ خیانەتی لیان کرد ئەزانی کێ دووزی توش جینۆساید کرد کەرکووکی هێنایە ئەم وەزعا خانەقین و مەخمور و تا سنجاری دایە ئەو وەزعەوە ئێستا ئێمە وەکو مەکتەبی ڕێخستنی پارێزگای کەرکووک گەرمیان کە ئیمڕۆ من لە خزمەتیانم سەرپەرشتیەکەم بڕیاری خۆمان داوە ئێمە لەگەڵ هەموو لایەکی دڵسۆز حازرین لە لیستێک بین و خزمەتی خەڵک بکەین بەڵام حازر نین لەگەڵ خیانەتکارانی 16 ئۆکتۆبەر لە یەک لیستێک جارێکی تر بڕۆینەوە بۆ ئەوەی جارێکی تر مەجالیان بوو خیانەتێک تر بکەن خراپترمان بەسەر بین زۆر باشە کاک دکتۆر ئایا کورد بە پەرتەوازایی بەم پەرتەوازیە دەتوانێت زۆرینەی کورسیەکان بەدەست بێنێتەوە لەم هەڵبژاردنە لە کەرکووک خۆی یاسای هەڵبژاردنەکەی ئەم جارە زۆر خەتەرناکە ئەوە باش دیارە لەوە خەتەرناکترە تو ژمارەیەک یا تیمەیە لیستێک بێنی کە لە پێش چاوت بێتن زۆر نزیک نەک جارێک و دوو جاو چەند جا خیانەتی لەو گەلە ستەم دیدەیە کردووە ئەو وەزعی لە دەستی بوو تێکیدا دایەوە دەست ئەوانەی کە ئەفکاری شۆڤینیان هەیە بۆ خواستێکی کەم بۆ دەستکەوتێکی بچووک بچیتن پارێزگار لە حیزبەکەی خۆت بێ ئەندامی مەکتەب سیاسی حیزبەکەی خۆت بێتن ڕەحمەتی کاک دکتۆر نەجمەدین جێگەی بەهەشت بێتن هەوڵ بدەیت لە بینی بەری لای بدەیت
کەسێکی شۆڤینی بهێنی بە ئیمزای خۆت بیگەیتە جێگیری پارێزگار و پارێزگار بە وەکالەت لە کەسێکی شۆڤینی بێ. من ناڵێم هەموو عەرەب شۆڤینی، ڕێزم بۆ عەرەب، بۆ تورکمان، بۆ مەسیحی، بۆ کورد، بۆ گشت لایەنە سیاسیەکانی کوردستان هەیە، بەڵام ئەمە تێکەڵ بکەی وەکو زەهرە بیکەیتە ناو خواردنەکەتەوە ئەتکوژێ. لەبەر ئەوە ئەمە پەرتەوازایی نییە. ئەگەر ئەو لایەنانەی دڵسۆز پێکەوە بن با یەک دوو لایەنی تریش کە تەجروبەت لەگەڵیان هەیە. من لەو خیانەتکارانی 16 ئۆکتۆبەری زیاتر کەس نابینم لایەقی ئەوە نەبێ لە یەک لیستێک بێتن، بەڵام ئەوان لە هەر لیستێک بن ئەو وەکو ئەوەیە زەهری مار هی کوشندە لە ناو خواردنەکەت دانەی بکەیتە ناو لیستەکەەوە. زۆر باشە کاک دکتۆر کەمال، هیچ جۆرە هاوپەیمانێتیەک لە نێوان لایەنە سیاسیەکان مەبەستمە هی کوردستانی کەرکووک هەیە؟ چێنەوانەی بەشدارە بن، چێنەوانن کە بەشدار نابن؟ ئەوانەی ئێمڕۆ ئێمە لە خزمەتیان بووین کەسانی دڵسۆز و پاک و نیشتیمان پەروەرن بە حزمی خۆیان هەندێک ڕەنگە ژمارەیەکەی لایەنگرانیان کەمتر بێت لە لایەنێکی تر، یان تەوەقع بکەی ڕەنگە لە هەڵبژاردن دەنگێکی زۆریش بێنن. مناقەشەی خۆمان هەیە و ئومێدمان هەیە کە پێکەوە کارێکی باش بکەین و لە لیستێک بنی و جێگەی هەمووی هەبێ و ئەگەر نوێنەرەکەشی سبەی لە هەڵبژاردن دەرنەچوو ئێمە پشتیوانیان نەبین، خاوەنی قەولی خۆمان نەبین و پشتیان نەگرین. ئێستا لە تەوری گفتوگۆین و خۆ ئامادەکاری و بۆ چوونەکانمان لە یەک نیزگە و زۆریش هەندێکیان هەر تەقریبەن خۆی یەکلا کردوێتەوە، بەڵام لە کاتی خۆی ڕایەگەیەنین هێشتانە. زۆر باشە کاک دکتۆر کەمال، ینی لە کەرکووک با من دەگەڕێمەوە سەر ئەو پرسیارە تقریبان هەر پەیوەندی بە پرسیاری یەکەمەوە هەیە، هیچ جۆرە هەماهەنگیەک بۆ پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەگەڵ یەکێتی دەکرێت یان نا؟ بە نسبەتی مەکتەبی ڕێخستنی پارێزگای کەرکووک گەرمیان بە هیچ شێوەیەک لەگەڵیان ناچینە لیستێکەوە، بە هیچ شێوەیەک. ئەوە بڕیاری کۆتایی مەکتەبی ڕێخستنمانە داومانە. ئێمە حازرین گشت لایەنەکان تر هەتا شخصیاتیش لە لایەنەکانی ترچی عەرەب بێ چ تورکمان بێ لە خزمەتیان نەبین، بەڵام ئەوەی بەسەر کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستانیان هێنا. من ناڵێم گشت قیادەی یەکێتی، ناڵێم گشت ئەندام یەکێتیش حیزبێکە کەسی پاک و شۆڕژگەر و دڵسۆزی تایە، بەڵام ئەو تاقمە دەستڕۆیشتووەی ئەو خیانەتەیان ڕێک کرد کەرکووکیان بەو دەردەبرد. ئێستا جارێکی تر بچی دەستکەیتە ملی و لە یەک لیستە بێ یعنی توش شەریک بوویتە لەو تاوان و لەو خیانەتەی کە ئەنجام درا. لەبەرەوە مەحاڵە ئێمە ئەوە بکەین. زۆر باشە کاک دکتۆر کەمال، ینی با تۆزە لەسەر ئەم پرسیاریان ڕاوەستین، ئایا کورد لە نێویشیاندا پارتی پۆستی پارێزگاری کەرکووک بە ئیستحقاقی خۆی یا بە مافی خۆی دەزانێت؟ بەڵێ، پۆستی پارێزگاری کەرکووک ئەگەر ئینساف هەبێتن هی لایەنی زۆرینەیە کە هەڵبژاردنێکی پاک ئەنجام درا لە کەرکووک لە 41 کورسی 26 کورسیان هێنا. ئەوە خۆ دیارە لە پێش چاو دنیا دیارە. لەبەرەوە ئەوە حەقێکی ئەو پێکاتەی کوردی ڕەسەنی شارەکەن کە ڕژیمی دیکتاتۆری بەحەز بە ئەنواعی پلان ئەو شارەی پارچە پارچە کرد، خەڵکی لێ دەربەدەر کرد، بێسەر و شوێن کرد، ئەنفال کرد، هیچ نەما تعریبی منتقەکەی کرد، بەڵام هەر زۆرینەکەی کورد مایەوە. بۆیە بەڵێ پارێزگاری کەرکووک مافی کووردە، کوردێکی نیشتیمان پەروەر، نەک بەشدار لە خیانەت دژی کەرکووک و کەرکووکیەکان و کوردستان و پێکاتە ڕەسەنەکانی کەرکووکیش. زۆر باشە کاک دکتۆر کەمال، دو پرسیار بۆ خۆ دەزانی ینی گۆڕینی دێمۆگرافیا زۆر کراوە لە کەرکووک، هەروەها عەرەب و تورکمانەکانیش هەر چاویان لە پۆستی پارێزگاری کەرکووکە. پێت وایە ئەمە ڕوو بدات پۆستی پارێزگاری کەرکووک بۆ ئەو لایەنانە بێت؟
ئەو گۆڕان کاری دیموگرافی کە زۆر زۆر خەتەرناکە کارێکی زۆر کورد بەدەستێەوە ئازاری کێشا تا حەدێک تورکمانیش تا ئیستش هەمومان نەزانین لە زمانی ڕژیمی ڕابردوو 1,200,000 دۆنم ئەرزی کورد و تورکمان ڕژیمی باس بردی لە زمانی سەدامی دیکتاتۆر تەغییرێکی دیموگرافی زۆر گەورە لە منطقەکە کرا و خەتەرشی لەسەرێ ئەگە بڵێ حەقیانە بیری لێکەنەوە هەر کەسی حەقی خۆیەتی ئەگەر لە هەڵبژاردن زۆرینەی دەنگی هێنا هەرچەند لە ئەم هەڵبژاردنان نەتایجی هەڵبژاردنەکە بە پێی یاساکە بڕیار ناداتن کێچی بکە چونکەڵێن بە عەدالەت ئەوان پێیان وایە کورد ماوەیەک پارێزگاری لابووە دوایی ماوەیەک عەرەب بە سەپاندن لە لای بووە اینجا نۆرەی برا تورکمانەکانە بەڵام واقعی کەرکووک زۆرینەی دانیشتوانی کەرکووک ئەو مافی گەلی کوردستانە بە تایبەت گەلی کورد کە پارێزگارێکی نیشتیمان پەروەری هەبێتن و پارتی دیموکراتی کوردستانیش بە پێ ئەحسای ئاخری دەنگ هەڵبژاردنەکان مافی پارتی دیموکراتی کوردستانە ئەو پارێزگارە دەستنیشان بکاتن اینجا چی پارتی بێ چی یەکێکی نیشتیمان پەروەر بێ پارتی موافقەتی لەسەر بێ و دایبنا زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر کەمال کەرکووچی بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی کەرکووک گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش